لبرنامج گومان ڕەوێن بە پشتیوانی خی پەروەردگار کە لە سایتی شاخەوە بڵاویەکەینەوە دێمە سەر هەندێک لەو گومانانەی کە بەرامبەر من یان بەرامبەر ڕەوتی شاخ تەرحەکرێ. لێرە یەکەم جار باس لە گومانێک دەکەم کە زۆر جار خەڵکانێک ئیسارەیەکەن لای ئەو برا بەڕێزانەی کە خۆیان بە ڕەوتەوە نەزانن یان لە ئەحبابان و خۆشەویستانەکەن کە لە دەوری منن. ئەڵێن مامۆستا طبعا لە سەرەتاوە مقدمەیەک دائەنێن بەڵێ مامۆستا زیرەکە و عمری هەیە و تاریخێکی ئێوە قسەزانە و بەرامبەر عەلمانی فڵان وعا لەو قسانەکەن و دوایەڵێن بەڵام کە سەیریەکەی ئەو ڕەنجە زۆرەی ئەو داوێتی بەو ڕۆشنبیریە زۆرەوە بەرهەمی کەمە نیسبەتەن لەگەڵ مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین یا مامۆستا عەلی باپیر و ئەوانەی تر بەرهەمی کەمە. لە وەڵامی ئەمە ئەڵێم بەرهەم بریتە لە چی؟ ئەگەر بەرهەم بریتە لە دروستبوونی جەماعەتێکی سیاسی من پێم وایە جارە ماومە بۆ ئەو مەرحەلە. من لە 36 1970 هاتوومەتە بزوتنەوەی ئیسلامی یعنی ئیخوانم بەجێهێشت. ئیخوانم بەجێهێشت دوای ئەوەی لە 1970ەوە لەگەڵیانە بووم بەڕەسمی 1970 تا 1970 ساڵەکە 17 ساڵ لەگەڵ ئیخوان. 36 2018 ساڵی داهاتوو دوای دەمانگی تر یان 11 مانگی تر ئەکاتە 30 ساڵ ئیشکردن لەسەر ئەم زەمینە فکریە و عەقائیدی کە ئێستا مقتەنیعم پێی بە ناسینی منهەجی ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ بۆ ناسینەوەی عەقیدەکە وەرگرتنی فقهی دەلیل و واقع ناسی لەگەڵ هەستی ئیستیخلاف و حاکمیەتەکە کە سید قوتب باسی کرد. منهەجی من لەو ڕۆژەوە لە 36 1970 کە هاتوومەتە بزوتنەوەی ئیسلامیەوە دەمجکردنی منهەجی ئیمامی ابن تەیمیە و دید و تێڕوانینی سید قوتب لە مەسەلەی حاکمیەت. لەو ڕۆژەوە ئیشمان لەسەر ئەوە کردووە کە زەمینەیەکی سەلەفی عەقائیدی جیهادی منهەجی پەروەردەبوونێکی پشودرێژ بیناسازی خێزان دروستبوونی کۆمەڵکاریەکی عەقائیدی لەسەر ئەمە پەروەردەبوون ئیشمان لەسەر ئەمە کرد. ئایا ئەمە بەرهەمی هەبووە یان نەی؟ ئەمە یەکەم جارە گومانی تیانە لەگەڵ ئەو هەموو معاناتەی بەسەر من هاتوو لەسەر ئەو غوربەتەی کە من لە ساڵی 1982 لە کوردستان دەرچوو. دوای 82 قەت ڕووی نەداوە یەک ساڵ لە کوردستان مابێت. لە هیچ زەمانێکیانە من نەمتوانێ ساڵێک بمێنمە چکە بە جەواز هاتوومەتەوە. جەوازەکەشم مافی ئەوم نەبووە ساڵێکی بەسەر هەبڕات چکە بێت تازەی کەمەوە. نابێت لە مەتاریش دەرچی ئەگەر جەوازەکەت 3 مانگی تیانە مابێت. لەبەرەوە دائیمە ئەوە من حسابی ئەوە بکەم کە من ناتوانم لە 8 مانگ زیاتر لە کوردستان بمێنمە. نە یەکەم جار کە هاتووم نە جارەکانی تری ئەخیریش. من لە ساڵی 1982 لە کوردستان نەماوم. ئایا تەسیری من لەسەر کوردستان براوە؟ نەک ئەم جیلەی دوای ئیحتیلال هی پێشووتریش جیلی پێشووتریش هەر کەسێکیان بدوێنی لەوانێکی حتا ئەوانێک کە قیاداتی ئیشی ئیسلامین بەڕادەی جیاواز تەسیری منیان هەر لەسەر بووە ئەگەر بە ئینسافەوە بڕوانە ئیشەکە. لەوانەی کە تەمەنیان وەکو کاک بورهانی ئەمینی مامۆستا بورهانی ئەمینی مامۆستا حەسەن شەمێرانی بەڕێزانە کە لەگەڵیانە بووین و مامۆستا هادی کە لە ساڵی 1970 و دووەوە ناسی و لە مزگەوتی ئەبوبەکری سیدیق لە سلەیمانی. هەر یەکێک لەمانە کار و کارتێکردنمان لەگەڵ یەکتر هەبووە. طبعا وەکو برای بەڕێز ئەوانەوە وی لە من گەورەتر بووە مامۆستامە و لێەوە فێر بوو. ئەوی تەمەنی لە من کەمتر بووە یا شعرەکانی گوێ لێ بووە یا هەستی بە وجودی من کردو زانیوەتی کاریگەری من لە سلێمانی یا لە هەولێر ڕێکردکوو لەسەری چەند و ئێستاش هەروایە. ئێستاش لە ڕێگای کاسێتەکان پێشتر و ئەو دەرسانە ئەو کەناڵەشەوە کە ئێستا هەیە تەسیر هاتیش زانین چەندە لەسەر خەڵکی. ئەوەش فەزلی خوای پەروەردگارەکەوە بوو. ئەمە قسەیەکی ڕاست نییە کە بڵێ بەرهەمی دیارنی. دووهەم ئەگەر بەرهەم بریتیە لە حیزب من حیزبم نییە. من ئەمیری ئەنسار الئیسلامیش بووم بەڵام ئەنسار الئیسلامیشم ئەویست خۆیان لایەنی عەقیدەکە باش تێگەیشتبوون وەلا و بەڕائیشیان پاک و عیبادەتیشیان باش ئەمست لایەنی واقع ناسیەکەیان باشتر تێگەێنم کە کوردستانیانە بیرکەنەوە اقتیدا بە تالیبان نەکەن. خۆیان لە دید و تێڕوانینی خۆیان و کوردستانێتیەکەوە بڕوان نەحەل کرد. و هەروەها فکری ئیسلامی زیاتر احتیمام پێ بدەن بۆی سەلەفیەکی ئاوا قاڵب دەرنەچ. ئەوە لەگەڵ ئەوانیشە هەر هەمان بەرنامەم هەبوو کە ئەمێریشیان بووم دڵسۆزیشیان بووم و هەتا ئێستاش هەروایە و برای بەڕێزی خۆم و خۆشمە برای بەڕێزیان نەزانم و کە لە ئەمیرەتیش لایەن بردووم خۆیان بە هیچ شکالاتێکی ئەوەندە گەورەی نابینم چونکە
من بۆ خۆم کە هاتمە دەرەستێ ئەمیرم لە دوای خۆم بەجێهێش کە یەک لە دوای یەک ئەمانە ببن بە ئەمیرە گەری ئەویان کوژرا ئەویتر ئەویان کوژرا ئەویتر دوای منشکا گوریان بخۆی پەروەردگار ڕەحمی پێ بکە ئازاد ببێ ئینشاءڵڵا. ئەگەر بەرهەم بریتێ لە حیزب ئەبێ یەک نقطەی زۆر جەوهەری وەربگرن کە حیزبت دروست کرا بێ زەریبەکەی بدەیت یانە بێ خۆت مستەقل بی نەتوانە زەریبە لەسەردان. لە وڵاتی میلیشیای وەکو کوردستان هەم یەکگرتوو لە 94 زەریبەی ئیستیقلالیەتی خۆیەدا ئازاد نەما و ناشتوانێ ئێستا بە قسەی پارتی نەکە چونکە لە دایرەی مەدای مۆغناتیسی پارتیایە لەبەرەوە ناتوانێت کاریگەری پارتی تورکیای لەسەر ناتوانێت. تۆ مادام حیزبی وجودت هەیە مەڵبەندت هەیە مەزهرت هەیە پەرلەمانت هەیە وەزاراتت هەیە خەڵکت هەیە بوون بە واجهە ئەفەندیانە ئەڕۆن بەڕێ لەبەر تۆ بێت لەو قاڵبەیە حرەکەتکەی قەڵمیەکە بۆی دانای پارتی قاڵبێکی دروست کردەوە لە ڕێگاتە دەم لێرابی لەبەرەوە گەر بڵێ حرەسی مەقەڕەکانیشت پێویست ناکە ئێمە پۆلیست بۆ تاینەکە بۆی ئێوە چەکدار نەمێنە. ئەمە ئەو قاڵبەیە کە پارتی یەکگرتووی خستۆتە ناو قاڵبی کۆمەڵیش هەر بە هەمان شێوەیە. ئێران قبوڵ ناکات لەم قاڵبە دەرچ ئەجینا زۆر لە ئەفرادانی کۆمەڵ ئێستا قەناعەتیان بەوە هەیە بچنە شەخ حرەکەتی کچەکداری دروست ببێ بۆی عەلە لەقەل بەرگری لە مەزلومیەتیەکەی خۆیان بکەنەوە. لە وڵاتێکی میلیشیایە ئەوی بەرامبەرەکەت 2000 کلاشنکۆفیەیە 5000 هەیە بەڵام ئەو خۆی کردو بە ئیدارە و دەوڵەت و لافی دیموکراسی لێدا و لافی ئەوە لێدا کە دەوڵەتە کە هیچیش نییە لە قەبیلەیەک زیاتر لە قەبیلەکەشە خانەوادەیەکی قەبیلەکە مسەیتر. ئەگەر مەبەستەکەشەوە بێ وەختێک کۆمەڵ ئینشقاقی کرد و دروست بوو زەریبەیدا زەریبەی یەکەم لەوەی کە وردەوەردا بێ بچێتە قاڵبی یەکێتیە ئەبێ بچێتە ئەو قاڵبەوە کە نەک قاڵبی ناو تەنزیمی یەکێتی قاڵبێک هەیە لێرە ئەڵێ ئاوا مەقبولی وەکو چۆن مەلای مەشهور حاجی لەقلەقێکی گرت و وتی وەڵا تۆ لە مەل ناچی قاچی لە ئەژنۆیەوە بڕی و دەنوچی بڕی و باڵەکانی کورد کردوتی ئێستا لە مەلەچی پارتی یەکگرتووی وا لێ کردوڵێ ئێستا لە مەلەچی یەکێتی ئاوای لە کۆمەڵ کردوڵێ ئێستا لە مەلەچی اینجا جار جاریش بچووکتریانەکەنەوە ئاوا کلکوجویانەکەن و بچووکتریانەکەنەوە حتا کۆیانکەن بە پەڕەسێلکەی باڵکراوە دانیشە دوای قورسیانەکەنەڵێ بابە مراوی بۆ فڕین باش نیە دانیشە خۆت وەکو مراوی بە خۆت شەر نیە تۆ وەکو هەڵۆ بچیتە ئاسمان ئەوەشە کە ئەیبینی نێست دەیانی وەکو کاک دڵشاد گەرمیانی خاوەن عەقیدەیە خاوەن ئەخلاقە خاوەن ڕەنجی سیاسیە ڕەنجی دەعەویە پێش ئینتیفاڵزە دوای ئینتیفاڵزە لە بزوتنەوە دوای بزوتنەوە لە ناو کۆمەڵ ئێستاشی بەڵام کابرا سەیرەکە ئەمە کۆمپانیایە ئەمە لە جیاتیەوەی هەڵۆ بێ بچێتە ئاسمان و دابێتۆ نێچیرەکەی خۆی هەڵگرێ ئەمە بۆ بە مراوی چاوەڕێکە نانەکەی بۆ بکەن بە پڕپۆڵە بۆی هەڵدە. ئەی کاک محەممەد حەکیم ناڵێمە داوامان کرد 200 پۆلیسمان بۆ تاین کرد ئێ باشە تۆ بۆ ناتوانانی 2000 پۆلیس تاین ئەوە سەبەبەکەی ئەو قاڵبێتی. ئەگەر من بمویستایە حیزبێک دروستکەم ئاوە منیژەم توانی ئەم پارتی ڕازیە و هەم یەکێتی ئەچووە تەرەفی یەکێکیان وەکو چۆن مامۆستا عەلی باپیر ئەم بەراوبەری کرد 15000 دۆلاری وەرگرتەوە پێشمەرگانەی خستە گەڕ بۆ شەڕکردن بەرامبەر بە پارتی لە دۆڵی هەنارە 15000 دۆلارەکەشی لە نێچیروان وەرگرتووە دوایش بایدایەوە کۆسرەت و جەماعەتی داوەت کرد بۆ ئەحمەد ئاوا و بە دایکی کاک شادی ڕەحمەتیش چێشتەکەی لێنە کە شەیدی بزوتنەوەی ئیسلامی. ئەم بەراوبەرایی کە کردووە سەربەکە چییە؟ یەکگرتوو 16 مەقەڕیان سووتان بە ڕۆژێک و هات خۆی زویر کرد و هاتە لای پۆلبرە مەرشکاتی کرد و تەرەفی ئەم لا بایدایە و لە سلێمانی نیشاڵ و جموجوری زیاتر کردوتەوە پارتی خۆشەوە کەرە ئاوە دەستێکی بەسەریایە ناوتی وەرەوەێرە لەجنان ئەیکەم بە دوو بەشۆ بادینەکانە لێ جیابن. ئەگەر کردت بە حیزب خۆت دەسەڵاتت نەبوو ئەبێ زەریبەی ئەوە بدێ زەریبەکەشەوەی لە حەجمت کەمەکەنەوە دید و ڕوئیات دەگۆڕن تۆ ئیتیجاهت ئاوا بووە ئەڕۆی ئەو ئاوات لێکە چونکە بەبێ ئیتیجاهی قەومیەکە بڕۆی بۆیە ئێستا ئیسلامی ئەبینین لە قەومیەکان قەومیتر سەبەب ئەو قاڵبە ناسریزمەیە ئەو قاڵبە کەمالیزمەیە ئەو قاڵبەی ڕەزاشایە ئەو قاڵبەی محەممەد سیاد بەریە
کە بە زۆر خەڵکی تێ ئەپەستێنێ بۆیە ئەوانیش ئاوابینی قوبوڵیان و مەجبوریشم بڕم بە دوای بۆ من مەجبور نەبوو مەجبوریش نیم چکە بانگەوازی پێغەمبەران بە سەریحی وازەحی ئەگەینین ئەڵێن ئەمە دینەکە خۆیەتی شتمان نەخستۆتە سەر ئەمە دەلیلەکانمانە باسی ئەو واقعەش ئاواکەین و ئێمە ئێستا هەر لەم مەرحەلە ئیشایین کە زەمینەیەکی عەقائیدی مەنهەجی دروست ببێت تاکو کۆمەڵێکی عەقائیدی مەنهەجی لەسەر پەروەردە ببێ ئەو کاتەش حرەکەتێکی عەقائیدی مەنهەجیەکەین بە حەول و قووەتی خوای گەورە ئێستا لەو مەرحەلەیەن کە ئەڵێن لا ئیلاهە ئیلا الله نەفی ئالیهە و ئەنداد و تەواغیت و ئەربابەکەین و مەنهەجەکەمان هەناسێنین بە خەڵکی دوایش وردە وردە دێنە ڕوەڕێ ئەو جاهیلیەتەی کە کوردستانی کردو بە دارالکوفر خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ کەوا بۆ وا نازانم ڕەنجی نەبوو بێ ڕەنجەکەمان بەرهەمی نەبوو بێ بەرهەمیش تەمان لای خوای پەروەردگارە وەڵەن و ئەخیرەن بەڵام بەرهەمە دنیایەکە قسەمان لێ کرد من لەبەرەوە نەمویستوە حیزب دروست بکەم هەتاکو ئەو هەموو تەنازولانە نەکەم کە لەسەر ئەساسی مەنهەجەکەی من نامەوێت لە دید و تێڕوانینە عەقائیدیەکە تەنازول بکەم بێم بڵێم وەڵا وەلی ئەمرە بڵێم وەڵا سەلەفیم بەڵام ئەویش وەلی ئەمرە وەڵا کاکە سەلەفیم و محەممەد بن عەبدولوهابیشم بە ئیمام قبوڵە بەڵام سەر بەو مەنهەجە نیم سەلەفیشم سەر بە مەنهەجی ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ سەید قوتبیشم پێ قبوڵ و زەمانگی هەشتی شەیاد یەکەینەوە ئینشاءڵڵا پێشم وانییە مەسعود بەرزانی وەلی ئەمر بێ پێشم وانییە ئەو خوڕافاتە کە درستی کەین وڵات دیفاع لە خاکەکە و بەرامبەر بە داعشی دڕندە و داعشی و ئەوەی کە سەید ئەحمەدەیڵێ بەڕاستیەوە هەر بۆ ئەوە باشە خۆی بەو دەموچاوەوە مواجهەی خوای پەروەردگار بکاتەوە سبەینەکە خوای گەورە محاسەبەیەکە ئەو بدانم مەنهەجەکەی منت چەند گۆڕی آخر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ ئەمسالی ئەوانەیە کە ئەفەرمێ سحقا سحقا نامێ هەر پێیانە پێشەوە بۆ حەوزی کەوسەرەکەی من إنك لا تدري ما أحدثوا من بعدك تو نازانی دوای تۆ چیان داهێنا و چیان دروست کرد ئەوان داهێنا و کە ئێستا ڕازین بۆی تەرسەقولی دیموکراسی بێنن لەگەڵ ئەم ئیسلامە پاکە هەبی گونجێت چۆن نەگونج چۆن ئەشێشتی